ئەمڕۆ 17 ساڵ بە سەر ڕۆژەڕەشەکەی کەرکووک تێدەپەڕێت. تەنیا 3 ڕۆژت ماوە بۆ ئەوەی پسوولەی خۆراکت بە ئەلکترۆنی بکەیت، دەنادەڵێن خۆراکەکەت ئەفەوتێت. لا دهۆچیش دەست بە جێبەجێکردنی نووسینی کوردی لەسەر تابلۆ گشتیەکان کرا. سڵاوتان لێبێت. ئەگەر 28 تەمووز ڕۆژێکی ڕەش بێت بۆ کوردانی کەرکووک کە 17 ساڵ لەمەوبەر لە تەقینەوەکەی بەردەم پارێزگا 24 هاوڵاتی کوردجانیان لەدەستدا، ئەوە بۆ ئیبراهیم خەلیل کە دانیشتوویەکی کوردی گوندی تۆبزاوایە دووجار ناخۆش و خەمهێنەرە، چونکە لە تەقینەوەکە ئامۆزایەکی گیانی بەخشی و ئەم ڕۆژ دوای 17 ساڵ بەسەرم ڕووداوە لەسەر سکاڵایەکی سوپای عێراق دادگای کەرکووک سزای 6 مانگ زیندانیکردنی بۆ بڕیوەتەوە. سزای 6 مانگ زیندانی بۆ مام ئیبراهیم لەسەر ئەوەیە دوای پرۆسەی ئازادی گەڕاوەتەوە گوندەکەی خۆیان و لەسەر زەوی با و باپیرانی کە تاپۆی فەرمیان هەیە نیشتەجێ بووە، بەڵام سوپای عێراق بە بیانووی ئەوەی دەستی بەسەر مڵکی دەوڵەت داگرتووە سکاڵای لەسەر تۆمار کردووە. ئەمڕۆژ دادگا سزای 6 مانگ زیندانی بۆ بڕیوەتەوە. ئیبراهیم خەلیل با چاوی پڕ لە فرمێسکەوە قسەی بۆ 964 کردووە وەڵێت ئەوەی ناخۆشە لەو ڕۆژەدا کە یادی شەهیدبوونی ئامۆزاکەمە لەسەر خاک و زەوی خۆمان سزامان ئەدەن و لە هەمان ڕۆژیشدا بێبەشمان ئەکەن لە حەق و مافی خۆمان. تەنیا 3 ڕۆژ ماوە بۆ ئەوەی خۆتان لە پسوولەی خۆراکی ئەلکترۆنی تۆمار بکەن. لە سلێمانی و هەولێریش زیاتر لە 800,000 هاوڵاتی تاکو ئەمڕۆ خۆیان تۆمار نەکردووە و ئەو هاوڵاتیانە لە بەردەم مەترسی ڕاگررتنی بەشە خۆراکەکانیاندان. بەپێی دووە ئاماری بەڕێوەبەرایەتی پسوولەی خۆراکی سلێمانی تا ئەمڕۆ لە پارێزگاکە 1,533,833 کەس خۆیان تۆمار کردووە کە دەکاتە سەدا 78 لە بەرامبەریشدا 433,000 هاوڵاتی ماون خۆیان تۆمار بکەن. لە هەولێریش 350 تاکو 400,000 هاوڵاتی ماون خۆیان تۆمار بکەن. پرۆسەکە سیویەکی ئەم مانگە دوای دەوامی فەرمی کۆتایی دێت. بەوتەی سیامەن خادر بەڕێوەبەرایەتی ڕێخستنی پسوولەی خۆراکی هەولێر ئەو کەسانی خۆیان تۆمار نەکردووە مەترسی ڕاگررتنی بەشە خۆراکیان لەسەرا. لای خۆشیەوە ئاراز محەممەد بەڕێوەبەری پسوولەی خۆراکی سلێمانی کە بۆ 964 قسەی کردووە لە سلێمانی زۆرترین کێشەکە ڕوبەڕوویان بۆتەوە ئەوە بووە کە جیابوونەوەی هاوسەرانە لە یەکتری، چونکە دەبێت یەکێکیان ئەوی دیکەیان لە فۆرمەکە بسڕێتەوە. پارێزگای دهۆک بڕیاری داوە بۆ ڕێخستن و جوانکردنی شوێنەکان و سیمای شار و شارۆچکەکانی پارێزگاکەی دەبێت تابلۆی شوێنە گشتیەکان، دوکان و کۆمپانیا و چێشتخانەکان هەروەها هۆتێل و شوێنە گەشتیاریەکان هەمووی بە زمان و ڕێنووسی کوردی دروست بنووسرێن و هەڵبواسرێن. ئەم بڕیارەی پارێزگاری دهۆک لە پێنا و گرنگیدانە بە زمانی دایک و پاراستنی زمانی کوردی وەک زمانی سەرەکی لە هەرێمی کوردستان جەختیش کراوەتەوە. ئاساییە لە پاڵ زمانی کوردی بە زمانەکانی دیکەش تابلۆکان بنووسرێن، بەڵام بەرزە زمانی کوردی بەکار هاتبێت. ئەمە یەکەم جار نییە و پێشتر حکومەتی هەرێم و پارێزگاکانی دیکەش وەک دهۆک بڕیاریان دابوو کە دەبێت تابلۆکان بە زمانی کوردی بن، بەڵام وەک ئەوەی دەبینین بازاڕ و شوێنە گشتیەکان زۆرێکی بە زمانەکانی تر نووسراوە نەک بە کوردی. کارەساتە ژینگەییەکان بەرۆکی هەرێمیان گرتووە و بەنداوی قادرکەرەمی چۆڕە بڕ کردووە کە توانای ئاودێریکردنی 400 زەوی سنوورەکەی هەیە. سەمەد عەبدوڵڵا کە ماستەری هەیە لە دەرامەتی ئاو دانیشتووی قادرکەرەمە بە 964 ورد بەنداوە کە توانای ئاودێریکردنی 400 زەوی هەیە و ئاو بۆ 4,000 ئاژەڵی سنوورەکەش دابینەکات، بەڵام ئێستا سەدا 99.9 ئاوەکەی لەدەست داوە. چەند ڕۆژێکی تر بە تەواوی وشتی ئەکات. بەوتەی عادل ڕەشید سەرۆکی شارەوانی قادرکەرەم بەهۆی وشکە ساڵیەوە چەند ڕۆژێکە بەنداوەکە بەرەو وشکبوونی یەکجاری ئەچێت. نووسراویشیان کردووە بۆ ئەوەی پاچی بکەنەوە تا لەگەڵ وەرزی نوێی بارانبارین ئاوی پێویست بگرێت و بۆ ساڵی ئایندە لە وشکبوون بیپارێزن. لە ئیدارەی سربەخۆی سۆران ماستەر پلانی گەشتیاری وەکو پرۆژەیەکی استراتیژی لەو ئیدارەیە جێبەجێ ئەکرێت. دیارە ئەمڕۆ دەست بە جێبەجێکردنی ماستەر پلانەکە کراوە. هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بە 964 وت ئەمڕۆ دەستیان پێکردووە. ماستەر پلانەکە فراوانە بە چەند قۆناغێک جێبەجێ ئەکرێت لە تابگەی گەری عەلیبەگەوە دەست پێ ئەکات تاکو ئەگاتەوە هاوینە هەواری بێخاڵ. دیارە تابگەی گەری عەلیبەگ یەکێکە لەو شوێنە دیار و سەرنجڕاکێشانەی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە
کە ساڵەهای ساڵە لە سەردراوی عێراقی وێنەی هەیە. ئەم ماستەر پلانە هەروەک باسی کردووە کە لە چەند قۆناغێک پێک دێت. قۆناغی یەکەمیان لەو شوێنە دەست پێ ئەکات، لە قۆناغی دووەمیش سنووری قەزای چۆمان ئەگرێتەوە، بە تایبەتیش دەڤەری باڵەکایەتی. بەمەش ناوچە گەشتیاریەکان قۆناغێکی دیکە ئەچنە پێشەوە بۆ ئەوەی بتواندرێت زۆرترین گەشتیار بۆ لای خۆیان ڕابکێشن. هەواڵەکانم پێشکەشکردن، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتە. خواتان بێت.